ڕۆژی چوارشەممە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و ئیمتیازاتەکان دەکات. ئەویش دوای ئەوەی شەش لیژنەکەی پەرلەمانی کوردستان راپۆرتی هاوبەشی خۆیان لەو بارەوە ئامادەکرد. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش دەڵێت گۆڕانکاری زۆر لە پرۆژەکەی حکوومەتدا کراوە. لەوانە پاشەکەوتی موچەی فەرمانبەران حیسابی بانکی تایبەتیان بۆ دەکرێتەوە. هەروەک دەتوانن لە ڕێگایەوە قەرزەکانیش بدەنەوە. جگەلەوەی منحەی کەسوکاری شەهیدان نابڕدرێت کە پێشووتر داوا کرابوو هەر کەسێک فەرمانبەرە موچەی کەسوکاری شەهیدان وەرنەگرێت. مادەیەکی بۆ زیادکردەوە خاڵ یەکەمی مادەکاڵێ هەموو ئەو موچە پاشەکەوت کراوانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمە بۆ کارمەندەکان پاشەکەوت کراون ئەخرێسە حساب بانکەی تایبەت بە فەرمانبەرەکە بۆی ئەو فەرمانبەرە بزانێ چەند موچەی پاشەکەوتی هەیە و مانگانە چەند لە موچەکەی ئەچێتە سەر پاشەکەوتەکەی. مەسەلەی کەسوکاری شەیدان وەکوتم ئەوش چارەسەر کرا کە بەدەر ئەکرێت لەوەی کە چکە ئەوەی کە منحەیە بە وەزارەتی شەیدان ئەدرێ نەک موچە ناکری هاوسەری شەهیدێک مۆزەف بێ کارگوزار بێ لە قوتابخانەیەک نەتوانێت موچەی هاوسەر شەهیدەکەی وەربگرێت. هەرسەبارەت بۆ پرۆژەیە هاوڵاتیان و چالەکوانانی مەدەنی هاتنە پێش پەرلەمانی کوردستان و داوایان دەکرد پرۆژەکە دەوڵەمەندتر بکرێت و بە زووترین کات پەسەند بکرێت بۆ ئەوەی لە ڕێگایەوە عەدالەتی کۆمەڵایەتی و دادپەروەری لە موچەدا بێتە ئاراوە. هەموو هەنگاوێک بۆ چاکسازی بە تاکید ئێمە پشتگیری دەکەین و هاتوین پرۆژەکە دەوڵەمەندترکەین، هاتوین ئەو خاڵانەی کە لە پرۆژەکەدا جێگای نیگەرانیە هاتوین وەکو ئەوەی کە قسەمان لەسەریە بێت تعلیقمان لەسەریەیە و ئەو 12 خاڵی لە یادداشتەکەدا هەیە بۆ پەرلەمانی کوردستانە دەمانەوێت دیراسی بکەن. هەندێکشت لە دەرەوەی توانای حکوومەتی هەرێمی کوردستانە هەندێکیش لە توانای خۆی دای ئەوەی ئێمە زەختی دەکەین فشاری دەکەین لە ئەوەی لە توانای خۆیدایە ئەوانەی لە دەرەوەی توانای تێدا چووکەم ئەمڕۆ پلانجێری گەورە لەسەر خەڵکی کوردستان هەیە بە تایبەتی لەسەر باشووری کوردستان بەشێک لەوانە برسیکردنی خەڵکی کوردستانە. هەر بە جۆرەی پرۆژە هاوبەشەکەی شەش لیژنەکەی پەرلەمانی کوردستان موچەی خاننشینی پلە باڵەکان دەستکاری دەکرێت و پلە باڵەکان 20 بۆ 25 لە سەدەی موچەکانە خاننشین دەکرێن کە پێشووتر بە 80 لە سەدەی موچەکانە خاننشین دەکران. لەگەڵ ئەوەشدا هەموو بەڕێوەبەرایەتەکانی خاننشینی یەک دەخرێن لە یەک بەڕێوەبەرایەتیدا کە پێشووتر 14 بەڕێوەبەرایەتی خاننشینی هەبوو. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.